سپێدە باش ڕۆژتان باش لەگەڵ دەستپێکی ڕۆژێکی نوێ من یەکەم میوانی ماڵەکانتانە بم لە شاشە جوانەکەی کوردستان 24ەوە پرۆگرامی ڕۆژ باش ڕە لە بڕگە و بابەتی سەرنجڕاکێش و زانیاری. ئەزانین کە سەرەتای مانگی سێ دێت دەشت و دەر بە گشتی ژینگەی کوردستان بوژانەوە بەخۆیەوە بینێت و ئەگەشێتەوە. بۆیە پاراستنی ئەو ژینگەیە بێگومان لە ئەستۆی یەک بە یەکمانایە تا بتوانین هەر لە ژینگەی ماڵەکەمانەوە هەتا هەموو کوردستان ئاوەدان کەینەوە و بیپارێزین و دووری کەین لە هەر زیانێک یاخود هەر مەترسیەکە لەسەر ژینگە و سروشتی کوردستانی ئازیزمان بێت. چونکە هەر کاتێک دوژمنێک ئەگەر ڕوو کاتە کوردستان بێگومان هەر هێندەی ئەوە سەختەکە دارێک یاخود درەختێکی ئەم کوردستانە زیانێکی پێ بگات. هاوکات لەگەڵەوەشدا چەندین کەسن هەن یاخود چەندین ژینگە دۆست و خەمخۆر هەنجا گەنجان بە یاخود هەرچین و تۆژێکی تر بێ کە هەمیشە لە خەمی پاراستنی ژینگەی وڵاتەکەیاندان و بە هەر شێوەیەک بێت بە هەر جۆرێک لە جۆرەکانی پارێزن. ئەمە تەوەری سەرەکی ئەمڕۆی پرۆگرامی ڕۆژ باشە کە لە پارێزگای دهۆکە بزانین چالاکیەکان چۆنە. جیا لەمانە چەندین بەرگە و بابەتی دیکەمان هەیە و هەروەها دەستپێکی پرۆگرامەکەش بە کورتێک لە هەواڵە ناوخۆی گیانەکان دەبێت. ڤاکسینی دژی کۆرۆنا دەگاتە عێراق و هەرێمی کوردستان. دکتۆر حەسەن تەمیمی وەزیری تەندروستی عێراق ڕایگەیاند یەکەم کاروانی ڤاکسینی چینی گەیشتە عێراق و هەرێمی کوردستان. وەزیری تەندروستی عێراق ڕاشیگەیاند ئەمڕۆ پرۆسەی پێدانی ڤاکسین بە توشبوانی ڤایرۆسی کۆرۆنا دەست پێ دەکات. هەروەها وەزارەتی تەندروستی عێراق ئاماژەی بۆش کردووە هاوڵاتیان دەتوانن بە ئۆنلاین داوای ڤاکسین بکەن. رووسیا ڕایدەگەێنێت ئەو هێرشەی ئەمریکا لە سووریا بۆ سەر میلیشیاکان گفتوگۆ و نافەرمیەکانی نێوان واشنگتن و تارانی پەکخست. سێرگی ڕیباکۆڤ جێگری وەزیری دەرەوەی رووسیا ڕایدەگەێنێت ئەو ئۆپراسیۆنەی ئەمریکا لە سووریا هاوکات بوو لەگەڵ نزیکبوونەوەی کۆبوونەوەی نێوان شاندی ئەمریکا و ئێران بە نێوەنگێری وڵاتانی دیکە. بەڵام هێرشەکان کاریگەری لەسەر ڕاگررتنی دانوستانەکان هەیە و بەشێک لە ئیدارەی ئەمریکاش هەر ئەوەیان دەیەوێت. تورکیا ڕێکارەکانی خۆپارێزی لە کۆرۆنا کەم دەکاتەوە و دەرگای قوتابخانەکانیش دەکاتەوە. تورکیا بەشێک لە ڕێکارەکانی خۆپارێزی لە کۆرۆنا هەڵدەگرێت و ڕەجەب تەیب ئەردۆغان سەرۆکۆماری ئەو وڵاتەش ڕایدەگەێنێت قەدەغەی هاتوچۆ ڕۆژانی هەینی و شەممە نامێنێت و دەوامی فەرمی ئاسایی دەبێتەوە و قوتابخانەکان دەکرێنەوە. هاوکات لە ماوەی 24 کاتژمێری ڕابردوودا نزیکەی 10,000 کەسی دیکەش تووشی کۆرۆنا بوون و 7 توش بوون بە کۆرۆنا گیانیان لەدەستدا. ژاپۆن داوا لە چین دەکات پشکنینی کۆرۆنا لە ڕێگەی کۆمەوە ڕابگرێت. کاتسۆبۆنۆ کاتۆ وەزیری باڵای لە حکوومەتی ژاپۆن ڕایگەیاند داوایان لە حکوومەتی چین کردووە پرۆسەی پشکنینی کۆرۆنا لە ڕێگەی کۆمەوە بە ئامێری سواب ڕابگیرێت، بەڵام تا ئێستا پەکین وەڵامی داواکاریەکەی نەداوەتەوە. ڕاشیگەیان ژمارەیەک لە هاوڵاتیانی ژاپۆن لە چین پشکنینی کۆرۆنایان لە ڕێگەی کۆمەوە بۆ کراوە و لە بارودۆخێکی دەرونی خراپدان و نیگەرانیەکانیشیان گەیاندووەتە باڵێۆزخانەی ژاپۆن لە چین. چین سزا و لێدانی قوتابیانی لەلایەن مامۆستایانەوە قەدەغە کرد. وەزارەتی پەروەردەی چین بڕیاریدا بە قەدەغەکردنی سزا و لێدان لە قوتابیان لەلایەن مامۆستاکانەوە کە کاریگەری دەرونی و جەستەیی لێ دەکەوێتەوە. بڕیارەکەش دوای گیان لە دەستدانی ژمارەیە قوتابی دێت لە ساڵانی ڕابردوو کە لەلایەن مامۆستاکانیانەوە توندوتیژیان بەرامبەر کراوە. تا دوێنێش لێدان بە دار و ناچارکردنی قوتابی بە وەستان یان نوشتانەوە بەرەو زەوی بۆ چەند کاتژمێرێک و گوتنی قسەی ناشرین لە قوتابخانەکانی چین پەیڕەو کراوە. بەڵام تازە ئەو گەیشتۆتە ئەو بڕوایەی ئەمانە قەدەغە بکات. ژمارەی پاڵێوراوان بۆ وەرگرتنی خەڵاتی نۆبڵی ئاشتی 300 کەسی تێپەڕان. پەیمانگەی نۆبڵ بڵاوی کردەوە ئەو کەسولایەنانەی بۆ وەرگرتنی خەڵاتی ئاشتی تێبڕکێ دەکەن 234 کەس و 95 ڕێکخراو کۆی گشتی ژمارەی کاندیدەکانیش گەیشتۆتە 329 کەس و ڕێکخراو. ئاماژەی بەوەش کردووە پاڵێوراوانی خەڵاتی نۆبڵ بۆ ئاشتی ئەو کەسانن لە ڕێکخراوی تەندروستی جیهانی هەوڵیان داوە جیهان لە مەترسیەکانی کۆرۆنا ڕزگار بکەن.
هەروەها داکۆکیکارانی ئازادی ڕۆژنامەوانی و ڕۆژنامەنووسانی بێسنوورن. کورتێک لە هەواڵەکانم پێشکەشکردن. پەیوەست بە وەفا یاخود بڵێن خۆشەویستی بۆ قوتابخانە یاخود بۆ ژینگە، بیلال حەسەن لە یادی 25 ساڵەی لەدایکبوونیدا هاتووە 125 نەمامی سنوبەر و زەیتونی لە 5 قوتابخانەی سنووری دەربەندیخان ڕواندووە کە پێشتر لە قوتابخانەکانی لەو قوتابخانەیان نەبووە لە قۆناغەکانی ژیانیدا وانەی تێدا خوێندوون. بیلال ئەڵێت لە کارەکەیە چەندین پەیامی هەبووە و قوتابیان و مامۆستایانیش ستایشی کارەکەیەکەن و بە نمونەیەکی زۆر جوان لە وەفا و خۆشەویستی ئەزانن هەم بۆ قوتابخانەکەی هەم بۆ ژینگەکەشی. ئەمە سەرتا بیرم کردەوە کەەوە کۆفایەک بۆ قوتابخانەکەم بۆ شارەکەم دەربەندیخان ئەنام لە قوتابخانانە بچێن کە پێشتر پێیا داوام کردووە. من هەر پارێزەری ژینگەشم بۆ کۆمە سۆزێک بۆ ژینگەی شارەکەم دەربەندیخان ئەنەما بچێن لە قوتابخانەکان. هیوادارین ئێوەش هەمیشە سەیری چاکیەکان بکەن. ئەم کوڕێک وەکو وەفادارە بەمە. ئێمە چەندی قوتابیترمان هەبوو لێرە ڕۆیشت و لەوانەیە یەک دکتۆر بێ، لەوانەیە ئەندازیار بێ، لەوانەیە کارمەندی بێ، بەڵام ئەو کۆفایە وەفایەکی وای نەبوو بەرامبەر بە ئێمە. ڕاستەکە ئەم کوڕێکی گەنجە تەمەنی وا بەرەو 25 ساڵ ئەڕوات ئێرا وەکو وەفای وە قوتابخانەکەمان هاتووە. ئەم وەفاداریە ژینگە قوتابخانەکەمان جوانترێکا و سەوزیەکات. هیوادارم ئێوەش ئەم نەمامانەی کە ئەم کاکە جوانە ئەینێژێ ئێوەش وەکو شاتان بیپارێزن کە یادگارێکی ئەم کوڕە جوانەیە لێدا دایناوە بە ئێمە. یادگارێکی دایناوە ئێوەش بیپارێزن چاو بکەن لە ئەم، چونکە ئەم بەرنامێ ئەم کاکە جوانەی کە لە وڵاتانی ئەوروپی هەیە. ئەپانەوەی هاوڵاتیان لە ڕۆژی لەدایکبوونیان نەبتوانن بۆنەکان ئەو بۆنانە ڕۆژی لەدایکبوون نەبتوانن بە نەمام و گوڕچاندن یادەکانی بەرز ڕابگرن. ئێمە لێرەوە پیرۆزبایی دەکەین، هیوادارین تەمەنێکی درێژ و ژیانێکی بەختەوەری بۆ ئەخوازین. هەموو ساڵێ بەخۆشی، هەموو ساڵێ بەخۆشی، هەموو ساڵێ بەخۆشی، هەموو ساڵێ بەخۆشی، هەموو ساڵ. ئێمە ژەڵێن هەموو ساڵێ بەخۆشی و تەمەندرێژ بێ کاک بیلال کە لە ڕۆژێکی ئاوادا گرنگدا توانی خزمەتێک بە ژینگەکەی بکات و بە قوتابخانەکانیشی نمونەی زۆر بێت. ئێستا دەچینە سەر تەوەری سەرەکی ئەمڕۆی پرۆگرامەکەمان کە چەند ڕێکخراوێک هەڵمەتی نەمامچاندن لە دوهۆک ئەنجام دەدەن بزانین چۆنە و هەڵمەتەکان تاکی بەردەوامە بێ بۆیە میوانداری نێچیروان عەبدولخالق کە سەرپەرشتیاری گروپی ژینە لە دهۆکەوە دەکەین و بەیانیت باش کاک عەبدولخالق تەندروستی چۆنە بە هیوای ڕۆژێکی باش بۆ بەڕێستان. ممنون سپێدا هەوەژی باش بیتن زۆر سوپاس بۆ هەوە بۆ vê دەرفەتێ. زۆر سپاس. کاک نێچیروان ئەمڕۆ چالاکیەکانتان چۆنە و کەی دەست پێ دەکات؟
بله افروکا ما چالاکیه که های المالا کچان سرب چافدریا جواکیل باجر دهو که بله به هماهنگید گل دو ریکخراوا کو جنگه پاریزن ریکخراوا آزایا پاراستنا جنگه گل ریکخراوا کردستان بو پاراستنا مافی آجالی کو چندین چالاکیا دیگین الوی مالاکچا کو کچکت به سمیان الویرد جین او جی ایک شوانا دار چاندنه یا دویجیک سمیناره گل دور پاراستنا مافی آجالی بو همان کچاید وی خانی بله چالاکیەکان لە چیدا خۆی دەبینێتەوە کاک نێچیروان چاندنی نەمامە یاخود چی دیکەیە؟ بله هر وکی من برینو که آماجه پیکری که ام گروپایی که خوب بخشین کارت مهمی پماهنگی تنه کرند گر ریخراوت جنگه پارزیه اف چالاکیا افرو مرمه کاپی هی گلک جارا شتل و نمامتینه چاندن لی چافدیریاوان آیتا کرن یعنی هکر تو ساکه سالانه کردستان پزاران شتل تینه چاندن لی چافدیری بونی نپشتی هنگی بیتن جماره که گلکا کم جیجه نمینن همه شکت بن لی چالاکیا من افرو مرمه کاپی هی او جی اف نمامه هری که ام ده ناوه ایکش واقع چادانی نسر که بیت ناف کرن بناوه دا او بشه چافدریا و نمامه بکتو اولدیف بچید حتی مازند کد و داره بله کاک نێچیروان بۆچی کچانتان هەڵبژارد تا بۆ ئەو نەمام چاندنە بەردەوام بن یاخود بیانەوێنە ئەو چالاکی ئەنجام بدەن؟ راستی بسیار که جه خدایه ما بوی چالاکی المالا که چند دو مرم به هبوینه مرم هایی که اف کچت بیتن بی سمیان بن خانیه که کچت بی سمیان تیوانه دا وکید بشن بوا خوشیک پیچه بیتن بوی چالاکیه یادو ایجی بارا پتر اگرم سح کینه کچه که پتر چافدریا تشتید کن و چاف خود دنه و سخ بریت کن اشکری اش برهنده جی مافیا کو بو جواکی خود یار کن کو کچک پتر شتن چافدریا وان نماما بکتو کو سخبیر بتو تایبت جی دید باخچه مالا کچا داینه چاندن کو بردام دید گلبن اش برهنده ما اف مرمه به هبو بله ئەو نەمامانی کە ئەمڕۆی چێنن چ جۆرێکە؟ دو جورت نمامانه جوره که شوانایت فقینه که جبر که اگر مزم بونو بریوی ها دا هر اف کچکت و مال داد جین مفایش بر همه وا ببینن به شکل دی تنه یت سیبری جوانیه نه که بو سینگ خانی پیش چاف یعنی بجیم بو واجه ها خانی کچان که هر دو تخاب خوبت گرن نزیکی چند نەمامە نێژن ئەمڕۆ؟ الدیف هجمارا کچت وی خانی نه 15 کچت وی خانی داد جین 15 نمام یتفقی مهت حاضر کرین لی هری که دناوی خو هبت یعنی هری که دناوی سر بتن دا پتر بشتن خدمت و چافدری و آفدان و اوی بکتن زیده باری خلات کرنا وان که چاشی که دی یاریا و پرتوکت سرجینگه مهت هین دینا وان که چاوت وی خانی و بەڵێ کاک نێچیروان ئەو نەمامانە تەنها لە ناو ماڵی کچاندایە خود چالاکیەکانتان فراوانترەکەن لە چەند شوێنی دیکەی دهۆکیش ئەنجامیەدەن؟ راستی وی کرونای کارت همی سازیا و همی رکخراو سنوردار کرین اگر دا بردام بتو برفرهتر جی بیتن لی هر ما هزرت هین و پنگاوت هین کو برفرهتر بکن چونکو ما برینو کجی کارش در وجی کری و کار پماهنگی کرید گل چه سازین حکومی بن چرا خراوت مافی پاراستنا مافی آجالی یا جینگه پارزیه بله کاک نێچیروان ئێوە چالاکیەکانتان بەردەوام بۆ خزمەت ژینگەیە ئێوە هەمیشە هەوڵەدەن ئایا خەڵکیش هاوکات لەگەڵ ئێوەدا هەماهەنگی هەیە کە ژینگە بپارێزێت و یاخود بڵین چەند هۆشیاری هەیە لە پاراستنی ژینگەدا لە پارێزگای دهۆک؟
براستی جه داخله یعنی نت آسته پیدویده روشنبیریا جنگه هیل دف من نگشتی آسته که واسا کو ام بشین پی خوشحال بین و کیفامه پی بیتم بالعکس گلک جارا ترانب کاری مته نکرن و سفکی پیته تکرن دیوژن اوه چیه و چه کار اند کن یعنی شینا پشتوانی الما بتکرم تایبتش ام بجینش لای جوان کی و اگرش لای حکومت و سازین حکومی و تا را دای که بانشه و پشتوانی های بکارت ما لیش لای روشنبیریا خلکی و خلک من نگشتی اوی آستیشتا بەداخەوە وەکو بزانی ئەو ناڕۆشنبیریە یاخود ئەو ناهۆشداریان کە بەرامبەر ژینگەیە وای نەکردووە کە ژینگەی دوهۆک کەمتر سەوز بێت بله چه بنوید به گمان تدانینه که اگر ام گل جارات بجین پاراستنا جینگهش روشنبیریا جینگه دست پید کتن یعنی اینو کم برین که هماشه پیگیری سالانه احتمالا 100,000 نمام تینه چاندن لی کابرا اک دیچی تا سیرانه دبینید نمام اکاتیه چاندن دفی زورا آسایی بیت اشناف برن یا بیت اینان داری شینا چافدری های بکتن دی خراب کت هر وصا اف کاری تیتا کرنجی پیروس نای تا را گرتن جبر هندی تخسیری چاندن دانای تکرن لی تخسیری گلک های چافدریان وان نمام آدا ڕاستە کاک نەچیروان ئەزانین کە سروشتی دوهۆک زۆر جوانە هەم شاخاوی هەم سروشتێکی لە باری هەیە ئەوەندەی ئێوە بزانن لە سەدا چەنی یاخود ڕێژەکەی چەندێکە بۆ سەوزایی براستی ریجان سوزای یعنی نت آست جهانی داره که ام بجین یا ساخلم بو باجره دهو که چونکه هر باجره که بیتن پدویش 25 صدوی و ریجا کسکاتی ها بیتن لی ریجا کسکاتی دهو که نگهشتی 20 صدجی یعنی اجدهی حتی هجده یعنی نه ولی نه هاتیا که یا ساخلم بیتن هرچند گلک باشه جی لینت آست جیهانی دا و پیوری جیهانی دانی نه بله طموحی ئێوە لە ئاستی چەندێکدا یعنی ئەتانەوێ ئەو ڕێژەیە بەرزکەنەوە بۆ ئاستی چەند ویجالویری تشتکی گریدای حکومت جی هیا یعنی نکه همی هیوی امیدت همی کسا هنه پیدویا پتر کردستان شیم بکتن لگلک جارا پروژه حکمت و کارت حکمت وی کاری سنور دارد کن چه پروژه کی بدان تا جهه کی آنجا دکل جهه کی وکتن جبرنده جی ام همی گاوا لومی خلکینا کن ام دجا لومی حکمت جید کن کو هاری کار بتن شینکرنا کردستان داود پاراستنا وی پاوان مهیل کردستانه بله کاک نێچیروان ئێوە هەوڵەکانتان چڕ کردوتەوە بەڵام پێتان وایە ئەبێت چی بکرێت بۆی کە خزمەتێکی زیاتر بە ژینگە بکرێت از بیشم پراستی دیسا دی زفر ما حکومت هندک بیشین رنما و هندک یاسا هبن بو طایبت کار خوبخشیه کار خوبخشیه تواری جینگه هدا نو که دبینی هزارات گنج تاین خوبخشن تواری جینگه هدا لی نهاتین ریخستن یعنی بین ریخستن چافدیریا کاروانی خوبخشی بتکرن بین بیشین توظیف کردن هندک مجال جینگه هدا هماهنگی بتکرن اوه اگر بتکرن هیزا که زورا مزنا هی که پتر خدمتا جینگه بتکرن دگل سازین حکومته باشە ئەمە باست کرد وەکوەی لە چوارچێوەی ڕێکخراوێکی کۆکراوە بێت کە گەنجان یاخود هەر هاوڵاتێکتر نە هەر گەنجان هەمویان خۆبەخشانە هەوڵ بدەن کار بۆ ژینگە بکەن ئەو گرفتانە چین کە ئێوە یاخود بڵێن یەتە سەر ڕێگەتان کە ناتوانن ڕێکخراوێکی لەو شێوەیە هەموو خۆبەخشەکان کۆ بکەنەوە یاخود زیاتر هاوڵاتیان هان بدەن بۆی کە خۆبەخشانە ژینگە بپارێزن و بەدەنگ چالاکیەکانی هەم ئێوە یاخود ئەو کەسانی دیکەشەوە بن ابخو یا زورا بزحمت ریخراوی کنیم شد و هم یا وکشن بجیم بنسی براخو را گریتن او ریخراوی جینگه پاریزی گلکت هین بس من اشارت دهنده که حکومت پتر مجالی و رکی وکتن بو وان جینگه پاریزان
کو کاری بکن یعنی از بشمتا گلک جارا ریگیری کاری مت تکرن اجبرندشی کاری مخر پماهنگیت گل ریخرام و گل سازین حکومی تو بتنه نشی چه کارا سر بخو بکی چون کو تا چه پشتوان نینن بس اگر پروژه تا جینگه حکمت پشتوانی لی بکد تو دشی گلک پنگاوا ها بشی یعنی ام کوما ما خوب بخش ام گلک جارا نچار بینش بری که خو پاریک مزخین دا او کاری مویت ام بکین چون کس هاری کاری ها منا کتن ڕاستە کاک نێچیروان ئەزانین کە وەرزی بەهار نزیک بۆتەوە سپاس بۆ خوا خەریکە وردە وردە کۆرۆنا تۆزێک کەمە بێتەوە لەوانەیە بۆ نمونە خەڵک وردە وردە ڕووبکاتەوە دەشت و دەر بۆ سەیران ئێوە چ ڕێنماییەکتان یاخود چ چالاکیەکتان هەیە بۆ هەم بۆ پاکردنەوەی هەم بۆ هۆشیارکردنەوەی خەڵکیش بله پراستیت وان گشت و سیرانت بهاری دا دو تشتت پیدوینه تایبت سر گروپت خوب بخشیه بلاف کرنا رنمایال سر سیرانچیا کو مروف رنمایا چه پوستر بن چل سرگری رنمایا بو بیجی یا دویجی که ظرفت گلیشی یعنی ظرفت گلیشی چل زالگه ها براوستن بلاف کن چل سر سیرانچیا بگرین اف هر دو خالت گرنگن دا ایک تیب گهن کو پاراستنا جینگه چیه یا دوی هندک پنگاوت کردار هبن کو مروف وقت ظرفی داده مروف هاریکار بوی او جه خوب را گریت و پاق جیاوی او جه چوه بله کاک نێچیروان بەو هیواین کە هەمیشە سەرکەوتوو بن و جێگەدەستان دیار بێت و ژینگە و سروشتی دهۆکیش بپارێزن زۆر سپاس بۆی کە ئەمڕۆ میوانی پرۆگرامی ڕۆژباش بوون زۆر سوپاس بۆ هەواژی سپاس ئێستا بابەیەکەوە بزانین گۆڕانکاریەکانی ڕەوشی کەش و هەوای شارەکانی کوردستان چۆنە هەر شارێک یاخود ناوچەیەک بگرین لەم کوردستانە بێگومان نازنامەیەکی هەیە هەندێک جار سنبولێک ئەبێتە بە نازنامەی شارێک یاخود کۆمەڵێک نیشانەی دیاری هەیە کە یەکسەر ناوی بێنە ئەو شارە ناسرێتەوە
یەکێک لەو سمبولانەیە کە شاری کۆی پێ ئەناسرێتەوە ئاشێکی کۆنە، ئاشێکی گەورەیە کە لەو شارەدا لە نزیک قشڵەی کۆیە. ئەم ئاشە تەمەنی نزیکە بێتەوە لە سەدەیەکە ئاشەکە هەیە و هێشتا ژوگ و خۆی کارەکات کە لە سەردەمی خۆیدا لەلایەن کۆمپانیایەکی بەریتانیەوە کە ڕستەکانی هێنراوە و دامەزراوە بە سوێنە. ئەو سەردەمە وەستای نەبووە بەڵکو چەند وەستایەکیان بۆ هێناوە لە مسرەوە، بەڵام دواتر چەند دانیشتوێکی شاری کۆیە شارەزایان تیاپیا کردو و بوونەتە خاوەنی ئاشەکە. ئەم ئاشە هەموو جۆرە دانەوێڵەیەک ئەهاڕێت. لە کۆندا پێوتراوە ئاشی ئاگر، چونکە لە دوای ئاشی ئاو کە سەرەتا لە دێر زەمانەوە ئاشی ئاو هەبوو، دوایەوە ئاشی ئاگر هاتووە. ئەم ئاشە یەکێکە لەو یاخود بڵین لەو شوێنە گرنگ و بەناوبانگانەی کە هێشتا لە کۆیە هەیە و خەڵکیش بەردەوام کارەکە و دانوێڵەی بۆ بای هاڕێ. یەکێک لەو کەسانێک کە شارەزایی باشی تێپیا کردووە لە کارپێکردنی ئاشەکە مام خدر بووە. ئێستا نەوەکانی مام خدر ئاشەکە بەڕێوابن و وەکو میراتێکیشی لەهاتۆ بۆیان وەک خۆشیان ئەڵێن کە ئەم ئاشە میراتێکە بۆمان و بەردەوامیش کاری تیاکەین و خەڵکی ژێت و دانەوێڵەکانیان بۆ هاڕین. لە مەشخەڵی ئاگرێکی بچووکەوە وزە دەڕوات بۆ هەموو ئامێرە جوڵاوەکان. ئێرە ئاشە گەورەکەی شاری کۆیەیە کە تەمەنی نزیک دەبێتەوە لە سەدەیەک کارکردن، بە هەمان گوڕی جارانی کار دەکات و بۆ یەک ڕۆژیش لە کار نەکەوتووە. لە ساڵی 1927 کۆمپانیایەکی بەریتانی هێناوێتە ناوچەکە و کەرەستەکانیشیان لەگەڵ خۆیان هێناوە و دایان مەزراندووە و کرێکارەکانیشیان لەگەڵ خۆیان هێناوە. ئەو سەردەمە کەس لەو کارەی نەزانیوە، وەستان لە مووسڵەوە بۆ هێناوە. دواتر چەند کەسێک ئەزمون و چارەزاییان لە کارپێکردنی ئاشەکە پەیدا کردووە. لە منداڵیەوە دێری کارم کردووە. ئەو ئاشە لە عمری من نییە لە ساڵی 27 کە هاتیە لە 28 ئیشی کردی کە لە 28 ئیش کردی ئەو مهندیسی بەریتانیەکان شەریکەی هاتیینە دایان مەزراندە کەلوپەل و شتیان هەموو لەگە خواینە تا کرێکارەکانیشان لەگە خواینە کە ئیشان پێکردی و نەسمێک دایان نایە ئەو جا ئیشان پێکردی کەوتە سەر کار ئەوانە ئەو دەمی کەس لەو ئیشەی نەزانیە. ئەم ئاشە بە نەوتی ڕەش کار دەکات، بەڵام بەو هۆی نەوتی ڕەش دەست ناکەوێت گاز بەکاردەهێنرێت بۆ کارپێکردنی ئاشەکە. دوو دەمی هەباشەی گەورە و جارڕوشێک و مەکینەیەکی ئاردی هەیە. لە کۆندا ئەم ئاشە شەو و ڕۆژ کاری کردو و لە گوندەکانی دەوروبەری کۆیە خەڵک هاتووە تا گەرمەکانیان بەهاڕن. ساعت 6 بۆ 7 ئێرە دەکەینەوە بەدەگمەن دەبینێنەوە تا 2 سێدەنا تا 11-12 دەبینێنەوە. هەموو ڕۆژانێک هەتا ڕۆژی هەینی شکراوەیە بەرەوەی خەڵکانێک دەهینی مەجای هەیە. ئەگەر ئێمە لێرە نبینی شەکەی لۆ جێبەجێ ناکرێ هەینیان دێ ئیش خۆی دەکاتن. یەکێک لە سیما و نیشانەکانی شاری کۆیە ئاشەکەی مام خدرە کە دەکەوێتە نزیک قشڵەی کۆیەوە. 94 ساڵ لەمەوبەر لەلایەن کۆمپانیای ڕیتسۆنی بەریتانیەوە ئاشەکە هێنراوەتە کۆیە و ساڵێک دوای هێنانی دەکەوێتە کار و تا ئێستاش خزمەت دەکات و دانەوێڵە دەهاڕێت. بەڵام بەهۆی هاوردەکردنی دانەوێڵەی بیانی و چەندین جۆری برنج ئاشەکە کەمتر کار دەکات. بەڵام بەوتینەوەکانی مام خدر لە کۆندا ئاشەکە ئەوەندە کاری کردووە کە جار هەبووە بۆ ماوەی 5 مانگ نەکوژاوەتەوە. خانمان لە هیچ پێگەیەکە یاخود هیچ لایەن و سێکتەرێکی ژیانە نەبووە کە جێگە دەستیان دیار نەبێ و جارێ ئەگەر جێگە دەستیشیان دیار بوو بێ زۆر بە باشی یاخود زۆر بە دیاری دەرکەوتون. هەروەک چۆن دڵخۆش عەبدوڵڵا کە تەمەنی 31 ساڵە و دانیشتووی دەڤەری ڕاپەڕینە، ئەم خاتونە تاکە یاریزانی پاڵەوانێتی لەشجوانی ئافرەتانە. دڵخۆش ڕۆژانە زیاتر لە کاتژمێرێک ڕاهێنانەکات و بەردەوامە تا ئێستا بەشداری چەندین پاڵەوانەتی کردووە و دەیان خەڵاتی ناوخۆی و نێودەوڵەتیشی بەدەستهێناوە. ئێستا دڵخۆش خۆی ئامادەکات بۆ بەشداریکردن لە پاڵەوانێتێکی ئاسیا. زین دڵخۆش چۆن یاریەکە و چۆن بۆتە خاوەنی جەستەیەکی جوان. دڵخۆش یەکێکە لە یاریزانەکانی لەشزوانی خانمان و ڕۆژانە کاتژمێر و نیوەک مەشق و ڕاهێنان دەکات سەر ڕایاستەنگ و ڕێگریەکانی کۆمەلگا، بەڵام دوای وەرگرتنی ڕەزامەندی کێزانەکەی بەردەوام بوو لە وەرزشکردن تا ئێستاش چەندین خەڵاتی ناوخۆی و نێودەوڵەتی بەدەستێناوە. یاریزانە تاقانەکەی لەشزوانی دەڤەری ڕاپەڕین دەڵێت تا هێز لە ماسوولکەکانم هەبێت بەردەوام دەبم، داواش دەکات گرنگی بە وەرزشی لەشزوانی بۆ خانمان بدرێت.
یاری لە ژجانی یاریەکی تۆزێک لە کۆمەڵگەی ئێمەدا تا ڕادێک لەوانەیە بە خۆشتان ئاگادار بن یاریەکی ڕێگا پێنەدراوە لە ژجانی ڕاستە ئافرەتانیش یاری لە ژجانی دەکەن بەڵام لە هەما کاتیشدا بۆ تەندروستی جەستەی خوان و لە هەما کاتدا بۆ دابەزانی کێش و بۆ زیادکردنی کێش. زۆرێک لە یاریزان و ڕاهێنەرانی وەرزشی لەژێر کاریگەری دڵخۆش چوونەتە بواری وەرزشی و بەشداری چەندین پاڵەوانەتیان کردووە. دڵخۆش وەکو ڕاهێنەرێک زۆر هەنی بەتوانایە یعنی ئەگەر ئەوم بینی زۆر معجیبی بووم بۆ خۆشم زیاتر هەوڵمدا تاوام لە خۆم کردبووم بە ڕاهێنەر ئێستاش یعنی زۆر بە یاریەکانی دڵخۆش و بتوڵەی زۆر جوانی کردووە. هەرچەندە دڵخۆش نزیکەی 5 ساڵە دەستی بە وەرزشی لەش جوانی کردووە بەڵام زوو توانی بێتە جێگەی سەرنجی وەرزشوان و لایەنە پەیوەنددارەکان هەروەک بڕیار بوو ساڵی ڕابردوو دوێنەرایەتی عراق لە پاڵاوانتی لەش جوانی بکات بەڵام بەهۆی کۆڕۆنا پاڵاوانتەکە ئەنجام نەدرا. ئێستا ڕۆژانە مەشق و ڕاهێنان دەکات و خۆی بۆ پاڵاوانتی ئاسیا ئامادە دەکات. وما بەردەوام بم لەگەڵی بتوانم بەشداری چەندین پتوڵە بکەم هەم لەسەر ئاستی کوردستان لەسەر ئاستی عراق و لە دەرەوەش سپاس بخوا لە هەمووی توانیمە پلەی یەکەم بەدەست بێنم تا گەیشتم بەو ڕادەی بتوانم مەدەلیای سێڕینیش بەدەست بێنم لە ئێستاشدا هەڵبژاردەی عراق و کوردستانم. دڵخۆش عەبدوڵڵا یاریزانی پاڵەوانی لە جوانی تەمەن 31 ساڵە و دانیشتوو شارەدەی حاجیاوی سنووری ڕاپەڕینە لە ساڵی 2016ەوە دەستی بە وەرزشی لە جوانی کردو و کە خەونێکی منداڵی بوو و توانیوێتی پێی بکات. دواتر پەرەی بەتوانەکانی داوە و چەندین خەڵاتی لەو وەرزشە لەسەر ئاستی ناوخۆ وڵاتانی دراوسێ و تەنانەت خەڵاتی نێودەوڵەتیشی بەدەستێناوە. ئێستاش کار بۆ دەستکەوتی زیاتر و پاڵەوانەتی گەورەتر دەکات. دوێنێ باسی ئەومان کرد کە لە پشت هەر پیاوێکی سەرکەوتووە بڵێن ژنێکی مەزن هەیە. ئێستا دەتوانین بڵێن لە پشت هەر ژنێکی سەرکەوتووەوە ئەگەر هەبێت بێگومان یاخود باوکێک برایەک هاوسەرێک کەسێکی باشە یاخود بڵێن پیاوێکی مەزنیش ئەبێت زۆر جار بە هیوای سەرکەوتنی زیاتر بۆ ئەم خانمە کە خاونەکەی خۆی هێناوەتە دی و بەردەوامیشە. ئێستا با بتان هێنمەوە ناو جیهانی ئابووری و نرخی دراوە بیانیەکان و نرخی زێڕیش لە بازاڕەکانی هەرێمی کوردستان. کە 100 دلاری ئەمریکی بەرامبەر بە 145,600 دیناری عراقیە، 100 یۆرۆ بەرامبەر بە 175,500 دیناری عراقیە، 100 پاوەندی بەریتانی 202,500 دیناری عراقیە، 100 لیرەی تورکی 20,500 دیناری عراقیە، 100,000 تومانی ئێرانی 5,800 دیناری عراقیە، مسقالێک زێڕی ئایار 24 403,000 دیناری عراقیە و مسقالێک زێڕی ئایار 21 356,000 دیناری عراقیە و مسقالێک زێڕی ئایار 18 303,000 دیناری عراقیە. لەگەڵ بڵاوبوونەوەی کۆرۆنا زۆر شوێن هەبوو کە لە پێشی نەبوون بۆ داخستنیان لەبەرەوەی کە ڕێکار باش یاخود ڕێکاری تەندروستی بگیرێتە بەر تا ڤایرۆسی کۆرۆنا تەشەنە نەکات. لە هەموو جیهاندا تا ڕادەیەک وەکو یەک بوون ڕێکارەکان. بەگشتیش ئەو شوێنانەی کە زۆر زوو داخران ئارایشگا و سەرتاشخانەکان بوون کە ئێستا لە وڵاتی ئەڵمانیا تازە دەست بەکردنەوەیانەکەن دوایەوەی بەهۆی بڵاوبوونەوەی ئەم ڤایرۆسەوە لە ڕۆژی 16 کانونی دووەمی ساڵی 2020ەوە ئارایشگا و سەرتاشخانەکان لە ئەڵمانیا داخران. ئێستاش لەسەر ڕاستپاردەی ئەنگێلا مێرکل ڕاوێژکاری ئەڵمانیا جارێکی دیکە سەرتاشخانە و ئارایشگەکان کرانەوە. بڕیاریش دراوە هەر کەسێک سەردانی ئارایشگا و سەرتاشخانەکان بکات فۆرمێک پڕ بکاتەوە و ئەوانەشی ئامادەنین دەمامک ببەستن و ڕۆچاوی دووری نێوانیان بکەن ڕێگەیان پێ نەدرێت سەردانی ئەو شوێنانە بکەن و نەهێڵن بچنە ئارایشگایە خۆی سەرتاشخانەکانەوە. بێگومان کە ڤایرۆسی کۆرۆنا هات هەموو وڵاتان لە خەمیەوە دابوون کە یەکسەر دژێکی بۆ بدۆزنەوە کە ڤاکسین یاخود بڵێن ڤاکسینی کۆرۆنایە تا بیان پارێزن مرۆڤایەتی بپارێزرێت لەو ڤایرۆسە. لەگەڵەوەشدا هیچ شتێک بێ پروپاگەندا یاخود تعلیق نابێت کە کۆمەڵێک دەنگ و پروپاگەندە لەسەر کاریگەرەکانی ڤاکسینی کۆرۆنا و چۆنێتی دروستکردنی و ئامانجەکانی لە دروستکردنی ئەم ڤاکسینە بە شێوەیەک لە جیهان بڵاوبووە کە دەنگۆکان بوونە هۆی ئەوەی لە 140 خەڵکی لە جیهاندا
سارد بنەوە یاخود نانەوێ ڤاکسین وەربگرن ڤاکسینی کۆرۆنایان ڕەت کردەوە. لەم ئین هاوسەدا ڕاستی و دروستی دەنگۆکان لەبارەی ڤاکسینی کۆرۆناوە دەخینە ڕوو. لە سەرەتاکانی دروستکردنی ڤاکسینی کۆرۆنا کۆمەڵێک پڕۆپاگەندا لە نێو خەڵکدا بڵاو بووە. ئەم دەنگۆیانەش زیاتر پێش بەرهەمهێنانی ڤاکسینەکە و دابەشکردنی بەسەر وڵاتان بە چەند مانگێک بووە کۆی ئەوەی خەڵکی بخاتە شک و گومان لە بەکارهێنانی ڤاکسینەکان. بێگومان لە ناو بەشێک لە ئێوەش کە ئێستا بینەر و بیسەری ئێمەن ئەو شک و گومانانە هەیە. تا ڕادەیەک ئەو دەنگۆیانە وای کردووە کە ترستان لە ڤاکسینی کۆرۆنا هەبێت. ئێمەش لێرە باس لە بەربڵاوترینی ئەو دەنگۆیانە دەکەین و بە پێی لێکۆڵینەوە زانستیەکانیش لە دروستی و نادروستی ئەو دەنگۆیانە دەکۆڵینەوە. ڤاکسینەکە کاریگەری لەسەر DNA دادەنێت. تەنانەت دەبێتە هۆی گۆڕانکاری لەسەر DNA ئەو کەسانی کە ڤاکسینەکەیان لێ دەدرێت. لە ڤایزەر لە RNA سیگناڵنێر سوود وەرگیراوە کە سیگناڵەکە دەنێرێت و فەرمان بە لەش دەدات بۆ دروستکردنی ئەو پرۆتینەی کە لەسەر ڤایرۆسەکە هەیە. دواتر دروستکردنی دژەتەن کە ئەمەش ئەوە دەردەخات بەم دەنگۆیە بوترێت نادروست چونکە هیچ پەیوەندیەکی بە دوور و نزیکەوە بە DNA نییە. بیل گێتس مەبەستێتی لە ڕێگای ڤاکسینەوە GPS یاخود مایکرۆچیپ ڕەوانەی ناولەشی مرۆڤەکان بکات. هیچ بەڵگەیەک لەسەرەوە نییە و زانستیش هێندە پێش نەکەوتووە کە بتوانێت گەردیلەی هۆشمەندی ئەلکترۆنی بەرهەم بهێنێت کە هێندە قەبارەکەی ورد بێت بە نیدڵێکی باریکی دەرزیەکدا تێپەڕێت. ئەم دەنگۆیەش لە قسەیەکی بیل گێتسەوە سەرچاوی گرت کە پێشنیاری کردبوو بڕوانامەی دیجیتال بۆ تۆماری بەکارهێنەرانی ڤاکسینی کۆرۆنا ئەنجام بدرێت کە لە 128 خەڵکی ئەمریکا ئەم گومانەیان لا دروست بوو. دەنگۆی سێهەم بۆ دروستکردنی ڤاکسینی ئاسترازێنکا لە خانەی سیەکانی کۆرپەلەی مردوو سوود وەرگیراوە. لە ڕاستیدا ئەم تەکنیکە تا پێش ساڵەکانی 1960 سوودی لێوەردەگیرا، بەڵام زیاتر لە سەدەیەکە ئەم جۆرە تەکنیکە بۆ دروستکردنی ڤاکسینەکان بە گشتی ڕەت کراوەتەوە. پرۆپاگەندەیەکی دیکە ئەوەیە کە دەوترێت ڤاکسینی کۆرۆنا دەبێتە هۆی مەرگی کەسانی ناساغ و بەساڵاتچوو. تاقیکردنەوە و زانست دووشتی لە یەکدا نەبراون، بۆیە بەپێی تاقیکردنەوە زانستیەکان هیچ ئامارێک و هیچ حاڵەتێک لە بەساڵاتچوان و کەسانی نەخۆش تۆمار نەکراوە کە بەهۆی بەکارهێنانی ڤاکسینی کۆرۆناوە گیانیان لەدەستا بێت. ئەمەش ئەو دەنگ و پرۆپاگەندانە بوون کە لە زۆربەی وڵاتان بوونە هۆکاری ترس و دڵەڕاوکێ بۆ هاوڵاتیان کە وەرگرتنی ڤاکسینی ڤایرۆسی کۆرۆنا مەترسیدارە و کاریگەری لەسەر مرۆڤ بەجێدێڵێت. دەبێ ئەوە بڵین تەنیا کاریگەریە کە ئەم ڤاکسینە هەیەتی ئەوەیە کە وەک هەموو ڤاکسینێکی دیکە ئازارێکی کەم هەست پێ دەکەیت وەک هەر دەرزی لێدانێکی دیکە. بێگومان بینیمان لە زانیاریەکانی ئەو ئین هاوسەدا کە هاوکارم سۆڤان ئامادەی کردبوو باز لەو هەموو پرۆپاگەندە و قسانە کات کە لە جیهاندا سەبڵاوە لەسەر وەرگرتنی ڤاکسینی کۆرۆنا. ئێوە چی؟ ئێوە ئامادەن ڤاکسینی کۆرۆنا بەکاربێنن؟ خۆتان نەتوانن زانیاری زیاتر وەربگرن تا دڵنیابن لەوەی کە ببنە خاوەن تەندروستێکی باش و دووریش بن لە ڤایرۆسی کۆرۆنا و توشبوونی. بێگومان حکوومەت یاریمی کوردستانیش هەمیشە لە خەمی هاوڵاتیانیدایە کە هەر شتێک باش بێت یاخود ڕێگری بێت لە بڵاوبوونەوەی هەردۆخێکی خراپ ئەنجامی بدات. ئێستا بابزانین رووسیا و ئەمریکا ئەمجارە بەچی دژایەتی یەکدی دەکەن کە رووسیا تویتەری بە پێشێلکردنی یاساکانی وڵاتەکەی تۆمەتبار کردووە وە سزای دارایی بەسەردا سەپاندون. دەستەی چاودێری و پەیوەندیە گشتیەکان و تەکنۆلۆژیای زانیاری فیدراڵی رووسیا ڕۆسکۆماندۆز ڕایگەیان کۆمپانیای تویتەر بە ئەنقەست یاساکانی وڵاتەکەمان پێشێل دەکات و ئەوانیش بڕیاریان داوە بە بڕی 800,000 بۆ 8 ملیۆن ڕۆبڵ سزا بەسەر ئەو تۆڕە کۆمەڵاتیدا بسەپێنن. ئەوە ئاماژەشیان بۆ کردووە لە 2017ەوە 28,000 داواکاریان ئاراستەی تویتەر کردووە بۆ سڕینەوەی هەڵگرتنی ئەو تویتانەی کە باز لە هاندان و خۆکوشتن یاخود پشتیوانیکردن لە بەکارهێنانی مادەی هۆشبەرەکانەکات ئەمانان داوا کردو کە بیسڕنەوە. دەستەی چاودێری و پەیوەندیە گشتیەکانی تەکنۆلۆژیای زانیاری فدراڵی رووسیا جەخت ئەکاتەوە تا ئێستا نزیکی 30,000 تویتی نایاسایی هەن و نەسراونەتەوە. بۆیە ئەویش هەستاوە بە سزادانی تویتەر بەو ڕێژە زۆر داراییە.
ئەم بابەتەمان تایبەتە بە خانمان لە پێشە بێگومان پیاوانی ژەگرێتەوە چونکە نینۆک وەک هەر ئەندامێکی دیکەی جەستەیە بیپارێزین ئەوە بێگومان بۆ خۆمان سوودی زیاترە بێ چۆنەتی پاراستنی نینۆکەکانیش شارەزایان و پسپۆڕان ڕوونیان کردۆتەڵێن کە نینۆکی جوان و بریقەدار نیشانەی تەندروستی و ساغی مرۆڤەکانە بۆیە دەبێت زوو کێشەی نینۆکەکان بناسرێنەوە و چارەسەر بکرێن بۆ پاراستنی نینۆکەکانیش چەند ڕێگەیەکەن لەوانە ئەوەیە کە ماگانە چەند جارێک مەساژ بە نینۆکەکان بکەن و هەروەها خواردنی ئەو خواردن و خواردنەوانەی کە ڤایتامین سییان تێدایە و دەوڵەمەندن پێی و هەفتانە جارێک بە زەیتی زەیتون یاخود زەیتی گوێزی هندی چەور بکرێن هێشتنەوەی دەست و پەنجەکان بە شێداری بە هەرگیز وشک نەبێتەوە بە تایبەت لە مۆرزەدا کە وەرزێکی سەرمایە خود وشکە هەوڵ بە زیاتر کرێم بەکار بێنن تا دەست و پەنجە و نینۆکەکانمان وشک نەبێتەوە و هەروەها بەکارهێنانی ئەو کرێمانەی دەبنەوەی شێدارکردن و پاراستنی پەنجەکان کرێمێکی باش هەڵبژێرن ئەگەر نازەیتی زەیتون باشترینیانە و هەروەها بەردەوام چاودێریکردنی نینۆکەکان بۆ نمونە ئەگەر نینۆکەکان زوو شکا یاخود توێکی هەڵدا ئەوە بزانە کە کەمی ڤایتامینێک یاخود پرۆتین لە جەسەتدا هەیە و ئەتوانی لە ڕێگەی خۆراک یاخود دەرمانی تەندروست بە ڕێنمایی پزیشکی بەکاربێنیت. حکوومەتی عومان بە مەبەستی ڕاکێشانی سەرنجی گەشتیارانی بیانی و زیادکردنی داهاتی کەرتی گەشتیاریەکەی بەشێک لە خان و قوڕینەکانی کردووە بە شوێنی گەشتیاری هۆتێلی کەلەپوری و قاوەخانە و چێشخانەی لێ دروست کردوون کە پیشاندەری کولتور و شێوازی ژیانی خەڵکی ئەمانە کە لە سەدەکانی پێشووتردا ژیاون و بەو شێوەیە ژیانیان کردو و کەلوپەلانیان بەکارهێناوە ئەمە ژوای کردووە گەشتیارێکی زۆرتر سەردانی ئەو ناوچەیە بکەن و ئێمەش ئێوەمان بێبەش نەکرد لە بینینی ئەو شوێنانە. گەڕانەوە بۆ شێوازی دێرین و کولتوری بووەتە بەشێک لە سیاسەتی بەرەو پێشخستنی کەرتی گەشتیاری لە زۆرینەی وڵاتانی عەرەبی و بەتایبەت لە وڵاتی عومان کە بەشێک لە خان و قوڕینەکانی کراوە بە شوێنی گەشتیاری و هۆتێل. سەرنجی گەشتیاران ڕادەکێشێت بۆ بینینی دیمەنی ئەو هەرێمە مێژوویەی چەندین چیرۆکی دێرینی تێدا ڕنگداوەتەوە. ئێمە تەنیا بە 5 ژوور دەستمان پێکرد دواتر ژمارەکەمان زۆر کرد و خانووە کۆنەکانی دیکەمان کڕی ئێستا 15 ژوورمان هەیە و پلانمان هەیە بەردەوام فراوانی بکەین تا دەگاتە 50 ژوور لە ماوەی هاتنی ڤایرۆسی کۆرۆنا گەشتیاران کەمتر بوون کە تەنها خەڵکی ناوچەکە و عەرەب بوون بەڵام تا دێت گەشتیاران زیاتر سەردانی ناوچەکە دەکەن کە زۆربیان لە دەرەوەی وڵاتان دێن. بیرۆکەکە تا دێت فراوان دەبێت سەرەتا بە چەند ژوورێک دەست پێکرا بەڵام ئێستا زیاتر لە چەند هۆتێلێک لە گوندەکەدا هەیە کە سەرجەمیان لە قوڕ دروستکراون و کەراستەی کەلەپوری تێدایە بۆیە پلانەکان بۆ گەورەکردنی ئەم ناوچە گەشتیاریە لە کردنەوەی چێشخانە و قاوەخانەی گەورە بەڕووی گەشتیاراندا فراوان بووە. خانووە قوڕینەکانی ئێرە گەشتیارێکی زۆر بۆ لای خۆی ڕادەکێشێ بۆیە خەڵکو و خاوەن پرۆژەکان لە گوندەکە پلانیان داڕشتووە بۆ فراوانکردنی پرۆژە گەشتیاریەکان هۆتێلی کەلەپوری و قاوەخانە و چێشخانەی بەناوبانگ بنیاد دەنێن ئێمە وە کۆمپانیا بڕیارماندا چالاکی خزمەتگوزاری جۆرا و جۆر بۆ گەشتیاران دابین بکەین. بە دروستکردن و گەورەکردنی خانووە قوڕینەکان لە مەسقەتی پایتەختی عومان بەشێک لە بوژانەوەی کەرتی گەشتیاری بە دوای خۆیدا هێنا. خاوەن کۆمپانیەکانی گەشتیاریش بە هەنگاوێکی گرنگی دەبینن تا دەرفەتی ڕاکێشانی گەشتیار بۆ وڵاتەکەیان زیاتر بکەن. بێگومان ڤایرۆسی کۆرۆنا و سەردەمی کۆرۆنا بووە بەشێک لە مێژووی مرۆڤایەتی و هەموو جیهانیش کە هەندێک لایانی باشەی هەبوو لە بیری نەکەین و ڕاستە لە نەخراپەکانی زۆر بوو بەڵام ئەوەش هەبوو کە هەندێک شوێن بەهۆی ئەوە داخرا و کەسانێک کە دەستکراوەتر بوون یەکێکیش لەوانە مۆزەخانەی ڕۆما بوو کە بەهۆی بڵاوبوونەوەی ڤایرۆسی کۆرۆنا و سەردانی نەکردنی خەڵکی بۆ ناو مۆزەخانەکە دەستی کارمەندەکان کراوەتر بوون کاربەدەستانی ئەو مۆزەخانەیە توانیان هەوڵ بدەن بۆ نوێکردنەوەی کارە هونەریە گرانبەها و تابلۆکان و هەروەها گەڕانەوەیان بۆ بەردیدی سەردانیکەرانی مۆزەخانە و بە تایبەت مۆزەخانەی بالۆز و بیرنی
بێگومان ئەمە کارێکی ئاسان نییە، زۆر هەستیارە. ئێستا با بەیەکەوە ببینین بزانین خەڵکی ڕۆما چۆن بۆ پاراستنی کولتور و مێژوی وڵاتەکان بە وردی کار لەسەر ئەو کارە هونەریە مێژویانە دەکەن، یاخود ئەو پارچە پارێزراوانەکەن کە لە مۆزەخانەکاندا هەن و مێژوویەکی دیێرینی وڵاتەکان دەگێڕێتەوە. لە تاقیگەیەکی نۆژەنکردنەوەی کارە هونەریەکانی مۆزەخانەی بالازو باربینی نیشتیمانی لە ڕۆما بە بەکارهێنانی لۆکە، تەپوتۆز و هەر پەڵە و خەوشێک کە لەسەر کارەکان هەبن زۆر بە هەستیاری و بە شارەزایی پاک دەکرێنەوە. هەر لەم تاقیگەیە لەلایەن کۆمەڵێک کەسی پسپۆر و شارەزا کە تەنانەت نوێکردنەوەی ئەو ڕەنگانەش دەکەن کە تابلۆکانی پێنەخشێنراوە بە هەمان ئەو ڕەنگە سەرەکیانەی کە پێشتر لەلایەن نێگارکێشەکانی ئەم تابلۆیانە کێشرا بوون. ئێمە لێرە زۆر بە هەستیاری مامەڵە لەگەڵ تابلۆکانەکەین. ئەم تابلۆیانە مێژوویەکی کۆنیان هەیە و بە ڕەنگە زەیتیەکان کێشراون. دەبێت ئێمەش هەمان ڕەنگی بەسەردا بدەینەوە بێ کەم و زیادکردنیشیان، تەنیا بۆەوەی لە کاڵبوونەوە و تێکچوون بیان پارێزین. ئێستا ئەم تابلۆی کە کاری لەسەر دەکەم کاری نیگارکێشی بەناوبانگ جێرۆلامۆ جینگایە کە لە سەدەی 15 زاینی نەخشاندوێتی. جگەلەوەی کە داخستنی مۆزەخانەکان بۆتە هۆی دەرفەت بۆ نۆژەنکردنەوەی تابلۆکان و کارە هونەریەکان، کارمەندان و بەرپرسانی تاقیگەکە و مۆزەخانەکە بە شانازیەوە دەڕواننە ئەو کارە و وەک خۆیان دەڵێن شانازیەکی گەورەیە بۆ ئێمە کە بتوانین تابلۆکانی ئەو گەورە هونەرمەندانە خاوێن بکەینەوە و لە ناوچوون بیان پارێزین. لەو کاتەی پێشەنگا و مۆزەخانەکان داخراون ڕاستە ئێمە لە ڕوویداراییەوە زیانمان بەرکەوتووە بۆ نمونە پێشتر ئێمە مانگانە بە بەهای 1 ملیۆن یۆرۆ بلیتمان دەفرۆش، بەڵام ئێستا لە ماوەی مانگێکدا بە بەهای 500,000 یۆرۆش بلیت نافرۆشێن. لەلایەکی دیکەشەوە قازانجی ئەوەمان کردووە تابلۆکان نۆژەن دەکەینەوە. بێگومان لە جاهاتوودا دەبینین ئەم تابلۆیانە سەردانیگەرێکی زۆر بەلای خۆیدا ڕادەکێشێت. لەسەر داوای سەرۆکوەزیرانی ئیتالیا مۆزەخانە و یاریگەکان و سینەما و هۆڵەکانی نمایش داخران بۆ ڕێگریکردن لە بڵاوبوونەوەی زیاتری ڤایرۆسی کۆرۆنا. ئێستا ڕۆژانە بەڕێوەبەری مۆزەخانەکە جیناری سانتۆری لە ناو ڕێرەوە چۆڵەکانی مۆزەخانەکە تابلۆ هەڵواسراوەکانی هونەرمەندە نیگارکێشە بەناوبانگەکانی وەک ڕافائێل و کارفاچیۆ و کیدۆرینی و بیردۆ کۆسیمۆ چاو لێ دەکات بە ئومێدی زووترکردنەوەی دەرگای مۆزەخانەکە بەڕووی سەردانکەران و هەوادارانی ئەم شاکارە هونەریانە. ئێمەی کورد زۆر جار بۆ ناسراوین کە حەزێکی زۆرمان بۆ خواردنەوەی چا هەیە، خود چاخۆرێکی باشین. هەندێک کەسیش نایخوا، بەڵام هەندێک جۆری چا هەیە شەرمیە هەرگەڵای چاکە بێت. هەندێک میوە هەیە چای لێ دروست دەکرێت لەوانە کە چای هەنارە. بۆ ئەم مەبەستش ماڵپەڕی بۆڵدسکای ئەنجامی لێکۆڵینەوەیکی هاوبەشی هەردوو زانکۆی ستەیت نیوجەرسی و تێنسیسی بڵاو کردوتەوە بە ئەنجامەکەش چای هەنار کە لە دەنگەکانی یاخود توێکڵەکەی دروست دەکرێت سوودێکی زۆری بۆ تەندروستی مرۆڤ هەیە. هەروەها چای هەنار بەرگری لەش بەهێز دەکات و لە ڤایرۆس و ئەو میکرۆبانەی کە لە لەشدا هەیە یاخود دژە هاوکردنن ئەم چایە دایان پارێزێت. خود چاکە خۆی دژە هاوکردنە. ئاماژەشیان بۆ کردووە گرنگترین سوودی چای هەنار بۆ چارەسەرکردنی شێرپەنجە بەکاردەهێنرێت، چونکە بەرگری لەش بەهێز دەکات و ڕێگری ژەکات تووشی بەکتریا و ڤایرۆسەکان بێت. هاوکات مرۆڤ لە جەڵدەی دڵ و دەماغ دەپارێزێت و ئێسکەکان بەهێز دەکات و ڕێگری لە زیادبوونی کێشی لەشیش دەکات. ئەم بابەتەشمان هەر لەسەر خواردن و سوودە تەندروستیەکانیەتی کە باس لە سوودەکانی بەهاراتەکەین کە سوودەکانی بریتین لە یاخود ئەم سوودانەی هەیە جەستە بۆ ڕوبەڕووبوونەوەی نەخۆشیەکان بەهێز دەکات. بەهارات سوودی زۆری بۆ مێشک هەیە و پرۆسەی سووتاندنی چەوری لەش خێرات دەکات و هەروەها بەرگری لەش بەهێز دەکات و دژە میکرۆبەکانە و هەروەها بۆ بەرەنگاربوونەوەی پەتاوەرزیەکان سوودبەخشە. جگەلەوە دەتوانرێت بۆ بواری جوانکاریش بەکاربهێنرێت.
لەوانە زەردەچەوە کە لە بواری جوانکاریدا بێگومان بەکارەهێنرێ و پێست زۆر ئەپارێزێت لە یاخود نوێی ئەکاتەوە زەردەچەوەیەکێکە لەوانەی من ئەوەی بزانم کە زۆر باشە بە تایبەت لە هندیەکان کە بەکارێنن و بووکەکانیان چەند ڕۆژێک پێشەوەی کە ئاهەنگ بگێڕن تەواوی جەستیان لە زەردەچەوە هەڵدەکێشن بۆی کە ببنە خاوەن جەستەیەکی ڕۆن و ڕەونەقدار بەروە داچینی ئەمانە هەمویان جۆری بەهاراتن و سوودیان زۆرە. ئێمە هەمیشە هەوڵەیەن لە پرۆگرامی ڕۆژ باشدا چ شتێک سوودی بۆ ئێوە هەیە یاخود زانیاری نوێن بۆ ئێوەی بخینە ڕوو لە ماوەی ئەم چەند خولەکەدا کە لەگەڵتان بوو. بەڵام ئێستا کاتێکەمان بەرەو کۆتایی ڕۆژتۆ منیژەمەوەیە ماڵەوەیتان لێ بکەم تا سبەی زۆمانی هاوکارم هێتەوە لاتان ئەویش کۆمەڵە بردە و بابەتی جوان و سەرنجڕاکێشی بۆ ئامادە کردوون بەخواتان ئەسپێرن و ماڵتان ئاوە.